لا سێمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی جامی کەنداوی 26 کۆیت و لا کۆمەڵەی دووەم دوو یاری لە یەک کاتدا ئەنجامدرا لەسەر یاریگای جابر مبارەک شێرەکانی ڕافیدەینی پاڵەوانی دواوەشانی جامەکە ڕوبەڕووی سعودیای میوانداری وەشانی داهاتووی جامەکە بوونەوە. عێراق تەنها بە سەرکەوتن دەگەیشتە قۆناغی داهاتوو. سعودیەش پێویستی بە یەکسانی و سەرکەوتن بوو. نیوە یەکەم ئاڵوگۆڕی هێرشی زۆری بەخۆیەوە بینی بەڵام گۆڵ تۆمار نەکرا. لا نیوەی دۆم و لا خولەکی 55 ناوبشیوان دوای گەڕانەوە بۆ ڤار لێدانێکی سزای بۆ سعودیەکان ئەژمار کرد. سالم دۆسەری بە سەرکەوتوی جێبەجێ کرد و هەڵبژاردەکەی بە گۆڵ یەکەم پێشخست. لا خولەکی 64 موهەنەد عەلی ناسراو بە میمی ئەنجامەکەی بۆ عێراق یەکسان کردەوە. لا خولەکی 81 دووبارە سعودیا لا یاریەکە پێشکەوتەوە. عەبدوڵڵا حەمدان گۆڵەکەی تۆمار کرد. لە دوای 5 خولەک هەمان یاریزان جارێکی دیکە گەڕایەوە و گۆڵی دووەمی خۆی و سێمی هەڵبژاردەکەی لە یاریەکە تۆمار کرد. یاریەکە با سەرکەوتنی سعودیەکان کۆتایی هات. لا یاریەکی دیکە لەسەر یاریگای جابر ئەحمەد بەحرێنی سەرکەوتوو بۆ قۆناغی داهاتوو ڕوبەڕووی یەمەنی بێهیوا بوویەوە. لا خولەکی 41 ناسر محەممەد و هێرشبەر یانەی زاخۆ بربەست یەکسانی شکاند. یەمەنی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. لا نیوەی دووەم و لا خولەکی 62 محەممەد ڕمێحی ئەنجامەکەی بۆ بەحرێن یەکسان کردەوە. لا خولەکی 73 دوای گەڕانەوەی ناوبژوان بۆ ڤار سەید محەممەد باقڕی لە بەحرێن بە کارتی سوور کردە دەرەوە. لا خولەکی 88 هاڕۆن یوسف گۆڵی دووەمیشی بۆ یەمەن زیاد کرد و دووبارە هەڵبژاردەکەی لە یاریەکە پێشخستەوە. یاریەکەش بە سەرکەوتنی یەمەن کۆتایی هات. هەریەکە لە هەڵبژاردەکانی بەحرێن و سعودیە گەیشتنە یاری پێشکۆتایی. عێراق و یەمەنیش ماڵ ئاواییان کرد. لا قۆناغی پێشکۆتایی سێشەمە عومان بە سعودیە دەگات. بەحرێنیش ڕوبەڕووی کوێتی میواندار دەبێتەوە. براوەکان دەگەنە یاری کۆتایی. حوسێن محەممەد کەناڵی پێم.